12 ساڵ بەسەر دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام تێپەڕ دەبێت و پەیام دەچێتە نێو ساڵی 13مینی کارکردنی. یەکێک لە بەشە کاریگەرەکانی کەناڵی پەیام بەشی وەرشە بە وتەی بەشێکی زۆری هاوڵاتیان و بینەرانی کەناڵەکە و وەرزش دۆستان لەگەڵ پیرۆزبایی و دەستخۆشی و سپاس بۆ ماندووبوونی 12 ساڵی ڕابردوو و وەرشوانان پێشنیاریش بۆ بەرەو پێشچوونی بەشی وەرشی پەیام دەکەن. دەتوانم بڵێم یەکێک لە کەناڵە باشەکانی کوردستانە بە تایبەت بەشی وەرزشتان کە احتیمام بە زۆر ڕووەکانی وەرزش لە چناوەبی چ دەرەوەی کوردستان و چ دەرەوەی عراقیش مەسەلەن لە خولەکانی ئەوروپا بیان خولەکانی تربی جێی دەستان دیارە بەڕاستی. من دەتوانم بڵێم بینەرێکی تەواوی هەواڵەکانی کەناڵی پەیامم تا ئەو ڕادەی کە بتوانم یانەگەر لە ماڵەوە بم لاگە لە ماڵەوە مەگەنا چاوچە پێدا دەخشێنم لە ڕووی ئامادەکردنی برن هەم بەرنامەکان هەم هەواڵەکان گەرم و گوڕن جێگای دەستخۆشین جێپەنجستان دیارە نێو گۆڕەپانەکەدا وەکو کاری ناوخۆش بێگومان من نامەوێت لە ئامادەبوونی جەنابەت بڵێم بەڵام ئەوە گەیشتمە ئەمری واقعەکە جەنابەت ڕۆڵێکی کاریگەر تێ لە نێو پایتەخت با بڵێن لە ڕووماڵکردنی چاڵەکیەکان جێگای دەست دیارە لە هەر ڕووماڵێکیان هەر چاڵەشێکی بێت جەناب لێ ئامادەی هیوادارم 4-5 ساڵی تر تێپەڕێنن لەسەر کاری باش و کاری چاکە. ئەوەی کە ئەرکە گرنگەکە بێت بەڕاستی من کە بۆ خۆم پەیامنێرم زیاتر تەرکیزم لەسەر هەواڵە ناوخۆیەکانە هەندێک من بینەری کەناڵی پەیام بوو بێتم کەناڵی پەیام هەمیشە گرنگیەکی تایبەت بە راپۆرتەکانی ناوخۆ بە چالێکیەکانی ناوخۆ بە بەشی ناوخۆی وەرزشی وڵات دەزانین کە ئەمەش کارە دروستەکەی چکە ئێمە خۆمان هەمومان دەزانین لە ئێستادا هەمومان پێکەوە دەبێت ببینە دەستەیەکی جوان بۆ پێشخستنی وەرزش لە هەرێمی کوردستاندا بێگومانەوە بە ڕێزیشتان لە پشت ئەو کارانەوە بەڕاستی دەتوانم ئەو شایەدیەی بدەم و هەروەها جەماوەریشی ئەو شایەدەی بدا دەستێکی باڵاتان هەبووە لە پێشکەشکردنی هەواڵە وەرزشیەکان و هەروەها راپۆرت و دایمەن لە هەموو مەیدانەکانی یاریگاکان تەواجدتان هەبووە و دایمەن هەواڵەکانتان بەڕازگۆیانە و وەکو خۆی نەقل کردووە لە بۆ جەماوەری وەرزشی. بەڕاستی تەمەنێکی کەم کار و چاڵێکێکی زۆر گەورە ئینشەڵڵا ساڵی 13 دەبێتە ساڵی خۆشی لۆ هەموو کەناڵەکان و بە تایبەتی کەناڵی پەیام و بۆ کوردستان سەرجەم ئینشەڵڵا. لە ڕاستی ئەتوان بڵم کەناڵی پەیامێک لەو کەناڵانی کە دیارە لە ناو وەرزشی کوردستان چی بە راپۆرتەکانی چی بە ئامادەبوونی لە یاریگاکانە توان بڵێم یەکێک لەو کەناڵانی کە زۆر گرنگی بە خولەکانی کوردستانەیە کە ئەوەی جێگەی دەستخۆشیە بۆ کەناڵەکە و ستافەکانیان محاولە بکەن ئینشاڵڵا زیاتر بەرنامەکانتان بەرنامەی وەرزشتان زیاتر بی هەفتەی 2-3 ڕۆژ بی ڕۆژێکی تایبەت هەبی خەڵک میێوانداری بکەن یعنی هەروەکو با بڵێن ئینشاءڵڵا دەگاتە ئەو مستەوای کەناڵەکانی BN سپۆرت و نازانم چ تەتەور بە خۆتان بدەن محاولە بکەن لە کەناڵیت کە سپۆرتەکانی دەرەوە ئیتفاقاتان هەبی بەسەرەن لقاعات بکەن ئینشاءڵڵا خوای گەورە موفقتان دەکات و هەر بەرەو پێش دەچن ئینشاءڵڵا. من وەکو وەرشوانێک پیرۆزبایکی زۆر گەرمتاوی دیشتی وەرزشی کەناڵی پەیام دەکەم کە 12 ساڵە بەبێ وچان بە ساردی و گەرمی بە شەو ڕۆژ مادومێکی زۆریان کردی بۆ ئەوەی هەوادارانی وەرشی وەرزستانی وەرزشی لە زانیاریەکانی وەرزشی لەسەر ئاستی جیهان و ناوەخۆیی بێبەش نەبن هەروەها یەکێک لە سیفەتە جوانەکانی دیشتی وەرشی کەناڵی پەیام ئەوەیەکەوە هاوسەنجێکی تەواوی ڕاگرتووە لە نێوان وەرشی ناوخۆ وەرشی دەرەوە بۆیە من پیرۆزبایان لێ دەکەم. من بەڕاستی نەبێ بەوەی کە ببێتە مەتەح لە پێش خۆتان بەڵام بەڕاستی ئەوەندەی من تێبینیم کردووە بوونتان لە سەر جەمکار و چالاکیە وەرزشیەکانی سەرتاسەری کوردستان جێگەی دەستخۆشیە و من لە نزیکەوە ئاگادارم کە یەکێکن لەو کەناڵانەی کە سەرجەم چالاکیە وەرزشیەکان دادەپۆشن و بابەتە وەرزشیە هەستیارەکان دەوروژێنن و ڕەنگە بچنە ناو هەندێک بابەتی کە لەوانەیە خەڵکانی تر بە هێڵی سووری دابنێن من ئەوە پێم وایە پەیام توانیوێتی ئەو ڕێچکەیە بشکێنێت و ئومێد دەکەم کە ساڵانی داهاتوو بەردەوام بن لەسەر ئەو هەنگاوانەتان. بەشی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئەوەی لە ڕووماڵی بۆنە جیهانیەکان دەستێکی باڵای هەیە بەردەوام لە چالاکیە ناوخۆیەکانیش بوونی هەیە و بە بێویستی خۆی ستایش دەکرێت.
پێشەشی باسینگۆ بکەم ئەنگۆ بەڕاستی جوندی مەجهولن ئەم هەروەم گوت و هەروەش دەرێم چکە تاکە کەناڵێکە لە هەموو یاریگایەکان بەبێت جیاوازی و هیچ شتێک لە هەموو کەناڵەکان لە هەموو یاریگایەکان حازرن بەڕاستی ئێوە دەبی ئێمە جێگای دەستخۆشەکە ئێوە ئەنگۆ ئامادە دەبن بۆ ئەم یاریانە تیپە ملیەکان بەسەر دەکەنەوە بەڕاستی ئێمە سەسامی پێتان بە تایبەتی پەیامی خۆشەویست یەکە لە تیڤەکانی بەناوبانگ بەڕاستی لە هەرێمی کوردستان جێگای دەستخۆشە. وەرزش لە کەناڵی ئاسمانی پێیام جێگای بایەخی ستافی بەڕێوەبردن بووە. بەشی وەرشی کەناڵەکەش بەڵێنی باشتر ڕووماڵکردنی سەرجەم چالاکی وەرشیە جیهانیەکان و ناوەخۆیەکانیش لە ساڵی نوێ بە بینەرانی دەدات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام.